دنیاکەی گۆڕاوە بەڵام لەناو کللتوری کوردەواریە کۆمەڵێک عادەت و تەقالیت هەیە وەکو خۆی ماوەتەوە. دەستپاشی لەناو کووردە هێشتا ماوە و بە ئامانەتەوە پارێزگاری لێ دەکەن. ئەم کارتۆنە لە بەردەمی یەشێک لە گەراجەکانی پارکردنی ئۆتۆمبیلدانراوە، نووسیوێتی پارەکەت لێرەدا بنێ. ئەو شۆفێرانەی ئۆتۆمبیلەکەیان دەهێنە ئەم گەراجە زۆرجار خاوەنەکەی لێرە نیو بەجێ هێڵێ یاوێتێ دەستخوا، ئەوانیش پارەکەی خۆیان خەنە ئەم پاکەتەوە و ئۆتۆمبیلەکەیان نەبەن و تاوا هیچ گرفتێکی نییە. جا کاگەڵگورت خۆی لێرەیە ئەگە فەرمی تێرە کاگەڵگورت ئەم بیرۆکەیە لە کێکەوە داوناوە تۆ. پێشەکی بەخێر بێن سەر چاوانم ئەزیێتان کێشا من ئەمە لە 2013 دامناوە واتە 12 ساڵە. بەڵێ ئەمە وازانم یەکەم کەس بووین لە سلێمانی ئەم بیرۆکەمان داناوە نمونەیەکی زن و ئەوەی ئەو سایقە بەڕێزە سابەکەی دانا. خەڵک هەیە کە پارەداننی ئۆتۆمبیلەکەی بەرێ یاخود چۆناییە. ئەمە ئێمە کە دامان ناوە هەنێ حاڵەت هەیە بۆ خۆمان ئیشێکمان بۆ دروستەبێ یان بەیانیان درەنگین یانە مەغژوڵێتی خۆمان هەیە ئاوا جێڵین سایقە بەڕێزەکانیان حسابەکە لەوێ دانێن باقی تیاابێ هەڵێگرنەوە 5,000 تیاابێ حسابی خۆیان دانێن و حەقی ئێمەش دانێن. کرێگراج بەچەنە؟ 1000 دینارە. 1000 دینارە. باشە تایەتی کە پاری دانە نابێ؟ زۆر دەگمەنە ئەو سایقانی کە داینێنێن شارەزانین یان تیەکەوێ عارەب بێت نەنووسەوە بە لوغی عارەبی کوردیە نەزانین بیخوێننەوە لەو حاڵەتا مەگەر داینێنن ئەژینا لە ساڵ 1990 سایقان دایانێن. پێیان چۆنە شۆفێرەکانەوانی کێنێرە؟ زۆرینەی دەستخۆشیمان لێەکەن نمونەمان زۆر لە بەردەسە یعنی خەڵک داوای مۆڵەتی لێکردین ڤیددیۆی کار ڕسمی بگرا ئەم دیاردێ بڵاو کاتەوە شتێکی جوانە بۆ سلێمانی بۆ هەرێمی کوردستان دەستخۆشیمان زۆر بوات. کەسانی غەیری کورد پێیان چۆن بۆ وەڵڵی عەجیب بۆ لایەن هەنی ئێمە لە مدەی ڕابردووە نەفەرهاتەوە لە سوید دوو سێیەکی هاوڕێی خۆی لەگەڵا بوو خەڵکی سوید بوون کە ئەمەی بینی زۆر عەجیب و بەلایەنەوە ئەمە شتێکی دیاردەیەکە یعنی دەگمەنە لەوان ئەو شتانە نییە ینی کە ئاوە پارە دانرێ و هەر خۆشتانەتوان تەسویریکەن لە ناو پاکەتەکان حسابی تەیە ئەمە خۆمان جاریوە بۆم سوتفەی کردووە یەک ڕۆژەت بە کاملی ناتوم زانێری لە سەرۆزروی کات لێرەنی دەم خۆش ڕۆژێکیان هاتم ئیشم هەبوو ئێوارە سعات 6 هاتم سعات 6 ئێوارە بڵێم 50 تا 6,000 تیا بۆ پاکەتە کەس نەبوو دەستکاریکان لێەوە پیادەیە بڕوا دەستی باتیە 25,000 گیشی تیا بوو لە باقی هەڵگیراوە 25,000 دانابوو. زۆر سپاس بۆ جەنابێ ئەم بابەتی باسی کات کاتێک ئەگەر لە وڵاتانێک ئەو وڵاتانی دەوروبەر بێ یاخۆ وڵاتە ئەوروپیەکان بێ پارەیەک بمیرێ لە ناو پاکەتێکە ئەلبیا و کەسی چاوی لێنە بێ ئەو دەستی دراوەتێ و براوە بەڵام ئەم بابەتە لە ناو کووردە لە کارێمی کوردستانە و لە شاری سلێمانیشە بەم شێوازەیە و کەس دەستکاری ناکە بۆ یەک کەس پاری کەس ناخوات و شارەکە مینە.